وەیەکێک لەو باسا و سەرخانەی تر کە پێویستە هەڵوێستەی لەسەر بکرێ بابەتی معادات السامیە ئانتیسێمیتیزم کە ئەم بابەتە ئانتیسێمیتیزم واتەجا سامیە معادات السامیە جیاتیکردنی سامیە کە مەبەست پێی یەهودە وشەیەکی ئەڵمانیە باحث ئەڵمانیەکان لە قڕنی 19 ئەم وشەیان بەکارهێناوە ئەم وشە گەنگەشەی کردووە لەو کاتەوە کە زیاتر و دقیق لە ڕۆژگاری ئێستایە عادەتەن بۆ دژایەتیکردن و بۆ نەهێشتنی دژایەتیکردنی جوولەکە بەکاردێ هەرچەند وشەکە سامیە دیانەتی تریش دەگرێتەوە زمانی عربی ئاشووری فەینەقی کۆمەڵە دیانەتی ترگرێتەوە لکن لە ڕۆژگاری ئێستایە ئانتیسێمیتیزم یەکێکە لەو وشانەی و یەکێکە لەو بابانەی و بوو بە حرەکەیەک لە ڕاستیە بەکاردێ بۆەوەی کە لەو ڕێگەوە نێڵن چی بکرێت لەو ڕێگەوە نێڵن کە دژایەتی جوولەکە بکرێت بەڵام با خۆشەویستانم ئێمە لە بابەتێکی ترەوە بۆ ئەم بابەتە بچین ئایا ئەم وشەیە بۆ بەکارهات ئایا دژایەتیکردنی جوولەکە سەرکۆرەکردنی جوولەکە لەناو ئەوروپا زیاتر بوو یا لەناو عالەمی ئیسلامی وایە عالەمی ئیسلامی هەرگیزا هەرگیز زوڵمی لە جوولەکە کردووە یان تەواوی مافی حقوقی خۆی پێداون و ئایا عالەمی ئەوروپا لە ڕۆژگاری ئەمڕۆدا کە سۆز بە ئێمە دەفرۆشێتەوە کە لەگەڵ جوولەکە یا ڕێکەوتووە و داعمی جوولەکە دەکات و بە تایبەتی دەوڵەتی ئیسرائیلی بۆ دروست کردوون لە دوای وعدی بەلفۆڕ کە لە ساڵی 1970 بەریتانیا کە لە پێشەوە چەندین ساڵ کێشمێکی زۆری لەسەر بوو لەسەرەوەی کە ئایا بدرێت یانە درێت لە ئاخیرە لە ساڵی 1970 کە دوای مەشهور و بەناوی وعدی بەلفۆڕ بەریتانیا ڕێی کۆتایی خۆی دەربڕی کە دەبێ وڵاتێکیان بدرێتێ ئایا ئێستا عالەمی ئەوروپا ئەم سۆزەی دەری دەبڕێ لەگەڵ جوولەکەیە مەبەستی حەقیقی ڕازیکردنی جوولەکەیە و سۆزە بۆ جوولەکە یان شتی تری لە پشتەوەیە و کێ دژایەتی و زوڵم با بەو مستەلەحە بڵێن چونکە هەموو میلەتەکان دژی جوولەکە و هیچ میلەتێ نەبووە لە تاریخەوە تا ئێستا لەگەڵ جوولەکە ڕێکەوتبێ هەر هەمووی لە بنەوەڕقی لێتی حتا لە تازەترین تەقریری CNN ئەمریکی دەڵێ تا ئێستاش لە 1970 و لە 1960 بەرەو ژوور لە عالەمی ئەوروپا ڕقیان لە يهودا وبالذات لفرنسا لسطح حفتي خلق دجي ديانتي يهودا ركان ليهودا كيف ينبع جوا كان ناي ما خوش يستانم ام بابته بودو يعني لبردو هو كاردماني قصيده سركوين وكاري كان وياك بزان لي غرب دفاقي دكا ورازناكا وشتي تري لبشتوي هدفي نهشتنو سركونا كردن و دابلوساني عالم إسلامية وأوجر مسرطاني كهناوية ولاطاني شرق ولا إسرائيل بس هدفي أوي شرك العالم أوروبا بقيس يتوبو عالمي إسلامي أما هدفي سركي يستاي عالمي أوروبا لقل جولك وإلا أقري ما خوش يستان بين باس جولك بكين بزاني للتاريخ لما يجوا حتى استا عالمي أوروبا خوي يان مسيحي كان بالذات يان ديانة كان تد شلون تصرفيان لەگەڵ جوولەکە کردووە ئەوە دەبینی هەرگیز جوولەکە لەلایەن هیچ میلەتێکەوە نەبوو ئیلا هەم زوڵمی کردووە هەم زوڵمی لێکراوە ئیلا لەلایەن وڵاتانی ئیسلامی و هەروەها دەوڵەتی ئیسلامیەوە دیارە خۆشەویستانم جوولەکە خۆی سبحان الله خوای پەروەردگار وەکو لە قورئانە فەرموویەتی وإذ تأذن ربك ليبعثن عليهم إلى يوم القيامة من يسومهم سوء العذاب خوای پەروەردگار ئەمری کردووە کە تا ڕۆژی قیامەت ئیلا ئەبێ کۆمەڵە خەڵکانێ بێ کە بدجوارترين شواس عذاب يمدات ولا راحت يمكا ولا آتي كترا خواي پروردگار ديسا دفرمي ضربت عليهم الذلة أينما ثقفوا بردوام خواي پروردگار لسري نسيون كبر السواعي وسوكي بجين لهرشين كابن إلا بحبل من الله وحبل من الناس إلا بحبل خواي پروردگار وحبل خالق ببه وجا دو معناه معناه كيوه إلا لكاتيا كان بك خواي پروردگار ريبداتو لمديكي كما دا صلاتي كان بدات دس وبهوي خلقيه وكيستا إسرائيل بهوي عالمي أوروبا خوي گەورە کردووە إلا خۆی میوانە و دەوڵەتێکی مصطنعە ئەمە معناکەی تری کە مفسرین باسیەکە ئەفەرمون إلا بحبل من الله وحبل من الناس واتە هەمیشە جوولەکە سەرکۆنەکراوە و بە زەلیلی و ڕسوایی دێن و دەڕۆن إلا بەپێی ئەو بەڵگانە نەبێت کە خوای پەروەردگار داوێتی بە مسلمانان و عهدی لێ وەرگرتوون کە لەگەڵ ئەهلی ذمەیە باش بن و زوڵمیان لێ نەکرد واتە بە فەرمانی خوای پەروەردگار زوڵمیان لێ ناکرد وحبل من الناس ولو كاحتجنا بك إيمان داران حكميانك كأما حقيقتك واقعة وأما يكيك لو بابتانيك لا تاريخ ميجوا هميشه بو شوازهاتوا سيرك لصالي شصتو سيانزي ميلادي كاتك دولتي إسبانيا تواوي يهودية كان دركر حتى دواي الروخاني غرناطة خوش يسلم دواي دركردني عالمي
ئیسلامی لە ئیسپانیا بە دوای ئەوان یەهودی دەرکران و لەو منتیقانەمان کەچی سبحان الله پێش ئەوان یەهود نەبوو کە عالەمی ئیسلامی هاتە وڵاتانی ئیسپانیا دیسا جارێکی تر یەهود هاتۆتە ئەوێ و تەنها لە زمانی ئەمەویەکانە کە دوای ئەمەویەکان لە وڵاتانی ئیسلامی وەدەرنران و چوون لە ئیسپانیا و لە ئەندەلوس لە قورتوبەکە عاصمەی ئەندەلوسە و کە ئەندەلوسیا ئیسپانیای ئێستا دەکا کە ئەو کاتە خلافەی ئیسلامیان بردە ناو پاریس لەو زەمانانە بێ سبحان الله خۆشیان بەخۆیانەوە نەبینیوە لە کتوبە مؤرخەکانی یەهودا دەڵێ عەسری ذەهەبی بریتێ لەو شەرخی کە ئەمەویەکان حکمیان کردووە لە ئیسپانیا وئیلا هەمیشە ئیسپانیەکان دەریا کردووە مەلیکی ئیسپانی لە ساڵی 613 تەواو یەهودیەکانی دەرکرد کاتێک کە ئەمەویەکان لەوێ بوون ئەهاتنەوە کە ئەوانە ڕۆشتن ئەوانیشە ڕۆشتن و بڵاو بوون بە عالەمی ئیسلامی حتا لە چەرخی عوسمانیەکان کاتێک کە دەسەڵاتیان گردە دەست بەسەر هەندێک لە وڵاتانی ئەوروپایە یەهود دەگەڕایەوە کە عوسمانیەکان نەدەمان یەهودیەکانیش نەدەمان بە هیچ شێوازە وجودیان نەدەم حتا کاتێک لە قوستەنتینیە بڕۆ سیر کە بزانە پێشەوەی خلافی عوسمانی تێدا بێ ڕازی بوون یەهودی تێدا بژی نەخێر بەڵام دوای ئەوەی کە خلافەی عوسمانی هاتۆتە ئەو منتیقە دیسا جارێکی تر یەهود هاتۆتە ئەو منتیقە چونکە یەهود بە هیچ شێوازێ لەناو عالەمی ئەوروپایە هەرگیز هەرگیز جێی نەبووەتەوە و ئانتیسێمیتیزم و مەسەلەی معادات و سامیە و دژە سامیە عالەمی ئەوروپا بۆیە دایناوە لەبەر خاتریەوەی تەنها خۆی بە تەنیا توانیوێتی زوڵم و ستەبکا لە عالەمی یەهود ئەینا یەهود هەمیشە زاڵم و ستەبکار بۆ لەگەڵ وڵاتانی ئیسلامی و ئەوەی ئەمڕۆژ یەهود بە عالەمی ئیسلامی دەکا هەرە بۆیۆکاری ئەوەی عالەمی ئیسلامی حرمەتی کردو و زوڵمی نەگرتو بۆیەکان زۆر بوو سیرکە شاکترین و جوانترین چرخی چاکسازی لە ئەوروپیەکان بپرسە لە کتێبەکانیانە بخوێنەرەوە بزانە باسی مارتن لوتەر ناکەن لە قەرنی 16 بزانە باسی کاڵڤن ناکەن بزانە چۆن باسی جوانی ثەورەی مارتن لوتەرەکەن کە ثەورەیەکی بە تەواوی معنا بە چاکسازی هێنا دەیوا من پێت بڵێم مارتن لوتەر یەکێک بوو لەوانەی کە ئەمری کرد کە فەرمانیەکە لە کتێبەکانیان بسووتێنرێ ئەبێ یەهود نەمێنێت و دەرکرێت بەو شێوازە سەرسەختە دژی عالەمی یەهود بوو کە ئیتر مارتن لوتەر ئەو پەڕی دیموقراتی بوو بە معناکەی ئەمڕۆ ئەو پەڕی ثەورەی چاکسازی ڕاگەیاند بوو کەچی ئەوە حاڵی ئایا بیرتان چووەوە خەڵکی خۆمان کە ئێستا پێتان وایە عالەمی ئەوروپا لەگەڵ یەهودا ڕێکەوتووە و کەیفی پێیەتی با بۆ ڕوونکەبەوە کە ئەوە هەر هەمووی لەبەر خاتری شەڕەکەی و هەروەها لەبەر خاتری ئەوەیە کە عالەمی ئیسلامی پێسەر کۆنەکەنینە عالەمی ئەوروپا بە حیاتی خۆشی لە یەهود نهاتووە معرەکەی هۆلۆکۆستان بیر چووە کێ هەیە نەیبیست بێ نازیەکان چی کردووە بە یەهود 11 ملیۆن خەڵکیان کوشتیان نازیەکان لە معرەکەی هۆلۆکۆستا کە نزیکەی کە ئیبادەیەکی جەماعی حەڵقی یەهودی پێدەوترێ نزیکەی 6 دانە ملیۆنی ڕێک یەهودی لەسەر دەستی نازی ئەڵمانیەکان لەناوچوو قەرنی 11 دیسا جارێکی تر لە پێشەوە تەمەنەوە ڕینلاندی ئەڵمانی ڕاینلاند کە یەکێکە لە ئەو معرەکانی دیسان بەناوبانگە نزیکەی دیسان هەزارەهان بۆ مەلایین خەڵکی یەهودیان لەناوبرد هۆلۆکۆستی ئەڵمانی بەناوبانگە کە عالەمی یەهود چی پێکراوە کێ هەیە نەیبیست بێ لە قەرنی ناوەڕاست لە عالەمی ئەوروپا ئەزانی کە یەهودیەکان لەو چەرخە بە جیاواز ئەمەیان پێکرا بوو کە جلەکانیان جیاواز بێ لەگەڵ مەسیحەکانیان نەکرا چکە مەسیحەکان پێیان وایە ئێستا بڕۆ کتێبەکانی بخوێنەرەوە ئەگەر تاریخ دڵی تەلفیق کراوە خۆ ئێستا کتێبە مقدسەکانی جوولەکە و نەسارا ما بڕۆ سیر کە بزانە لە ئینجیلی مەتایە لە ئیسحاحی 23 لە ئیسحاحی 26 چۆن باسی یەهود دەکرێت ئەزانی لە ئینجیلی مەتایە لە ئیسحاحی 28 و 23 دەڵێ ئێوە ئەولادی ئەفعین ئەولادی مارن ئێوە پیسن کەذابن درۆزنن دەڵێ لە کاتێکا کە مەسیحیان کوشتووە پێیان وایە جوولەکە مەسیحی کوشتووە ناقیان نییە بەپێی عەقیدەی خۆیان ڕقیان لە یەهود بێ بەپێی عەقیدەی خۆیان ئێنە مەسیح شەهید نەکراوە بەپێی عەقیدەی خۆیان پێیان وایە کە یەهود مەسیحی لەناو بردووە بۆیە دەڵێن کاتێک کە مەسیح لەناو بوو جوولەکەکان دەیان و بیکوژن و خوێنەکەی لەسەر ئێمە بەو شێوازە دژی یەهود جوڵاونەتەوە لە کتێبەکانی هەیە بەو شێوازە باسی یەهود دەکرێت کە دەڵێ کەذابن درۆزنن خائینن و دەڵێ ئەولادی مار و دوو پشکن و حتا لە ئینجیلی یوحەنا لە ئیسحاحی 8 بەدەق لە ئیسحاحی 8 دەڵێ مەسیح پێی وتون ئێوە ئەبنائی شەیاطین
أولادي شياطين، ذريتي شياطين، نسلتان نسل شياطين، ملعون ترين جيلا، منكوب ترين جيلا، بيسترين جيلا. أولا كتابي مسيحية كان بديان دق بصدان دق دبينيك شون باسی يهود كراو تازه تو بتوي مسيحية كان قناعت بك كجولك يا خوش به نا عزيزم يان تو إلا باور توابك مسيحية كان نصارى كان يهوديا خوش ده نا لقرني شرخنا وراستا بجيا وكو مروف وكو هر أصلا مواطن لدرجة شوارج نبون وحسابي هم بودكرا لا حروب صليبية بزوري زورداري زور بيان دينا كان قرا بوشكا قد ديني أنا قرا إلا دكوجدان لما حاكمي تفتيش في إسبانيا من ولايات كان يتر كي هي محاكمة تفتيش هنا بيستبه بروسيل كبزانا زرر منترين كس يهود نبو إما هاد بيستوى هذا محاكمة تفتيش أو زانا يعني كباسي فلكيات وعلمي عندك نصارى كشتي باش النصارى لما تشي واري دا كشتا بري بيتشواري دقا إنجيل يكادبون تو بيدوايا الرابدا كسي خوي بيتشواري دقي إنجيل بي الرينا داو كسي خوي بيتشواري دقي إنجيل بيت وبيكو جي بيدوايا الري داو يهود بيتو بروا هرگيز الرينا داو أصلا بشوازي كاري كان كردبو نصارى كان كسور بيزوري أخويا كردو كاثوليكي ودينا كان قريبو لجيرو يهودي بون هروكو شو شاول بولس الرسول ك منقذك سركي ديني نصارى بلام دوري ذاك الراستي يهودي بو بلام لا اشكرا اخوي كردبو نصارى بامان شواز لمحاكمه تفتيش او حال يابو بو يخش يستانم ابي لم يشتغل بتشسبه معادات الساميه ودجاتي كردني يهود وبيزراوترين مخلوق لشرخي كونو استايا بريتي اليهود هيج مجتمعين كردوا وعالمي اوروباش أم باسو خواسي كي استا دايناوا ك بناوي معادات السامية تاوي على اساس دجاتي يهود نكري لبن خاتني خويا داينا وكو باسم كل سرتاك لدا مثلا لبن خاتني خويا بو وسرت تا سركي ترين كاد ك زان رابع دجاتي كي يعني ظلم دجاتنا همو ملة كان دجاتي يهود يعني ظلم كرابع ليهود للايان عالمي اسلامية لقرن وزداب ولدي مشق لباش مسيحي كان كرديان لباش دسي سيغرب كواتا لهيج زمانيكا يهود للايان عالمي اسلامي وظلمين يعني كراو ببيشوانوا لهيج كاتيكا لهيج زمانيكا نابيني يهود هم ظلمين كردبي هم ظلمين يعني كرابي للايان ملتاني تراو من باب نمونا بدهن مو بيش بيلات تاوي بزاني ام شعبا بوكو تاينا دولة إسرائيل هبيانا بي إسرائيل وجودي هبيانا بي ديار يهود كو تايبينا تروجي قيامة وادي خواه بلام زيانا كان رو جرفو مسرطانيا هب زيادة كانوا كم دبنو خواهي پروردگارج لسري نوسيون بزليلي ورسوائي بيجين دولة إسرائيل عن هبي ونبي والله همو شرق أوروبا جان بديت تس إلا كشمي عن زيادة تردبي إلا لنا خوانو لدرو خوانو شعب يكن لو شعبانيك دجي همو ملتا كان يعني أما بيان نالين أما القرآن يمانية كتشني باسي يهود كراوة بيسي أما الكتابي مسيحيانية العادي جديدي مسيحي كانانية أما العادي قديم كبريتي لمصادري يهود خوي أهواب بيسي باسي يهود كراوة أهواب سرسختي باسي يهود كراوة كتشنى بيسن كبكذاب بدجمنايتي خلق أما من الصانهاتوا برقليبون ولا خلق بدجاعتي خلق نعم راهو برولا سفري تثنية لإصحاحي نو إصحاحي سيويك إصحاحي بستوهش بخيانا راهو بزانت شون باسي أرخوان بيان دالي بزانت شون باسي يهود كراوة كوتراوة قتلة الأنبياء إيو هميشا بيغمران دا كجن درو دا كان رقتان لخلقها لقل كساناتان كريه هميشا سركونا دا كريان وخلق سركونا دا كان أما تاريخ يهود بوا كيشمي يستاي عالمي إسلامي كدروس كراو هن راوة إيرا أصلك هي عالمي أوروبا يبوا خويا كراو لقل يهودا فرينا وتناو عالمي شرقيو وسركوتوش بلوا كشركان هم لكل خويا كردو توا هم عالمي إسلامي بيو خلي كردوا كواتت شون دفاعنا كان لكياني صحيح دفاع دا كان كواتت شون عالمي أوروبا دا مشاوي خوي بصرة وبوهم كشمي كهيتي لقل عالمي
يهودا كتا استاش بروسير كبزانة شن دعوة قيد كراو للآن يهودا ولا سرعوز المستميكة عالم أوروبا عليه كراو بزانة شن دعوة قيد كراو لمحكمة كان يشيسرا ولا مجر ولا بولندا ولا ولا تاني تلك استاش شنها دقي قضاوتي عن هي لسروي كباريان خراو لما بيرته هو لقال يد ولا تاني العالم أوروبا هيك شان هرشي ولاد تودي من العالم أوروبا هيك شيء لقال يهودا من ما بدنا ما ولا تاريخ خوش يستان بزام لتاريخ عام شعبه كخوي بالوردقار ولا كتاب كاني خويانا بشعبك بيزراوترين شعبا نوت يهود شعب الله المختار بلكو بيزراوترين نقهل بجارترين بيزراوترين شعبا بحياتي نتواني انا ظلم نكن نتوان راو ظلمي علينا نكري بوتو ظلم كي ظلم يجي لنا نكري تنها لنا عالم اسلامي يعني وتنها اولات انا نبي كان عالم اوروبا دريان كردون هاتونا تناو ولاتاني اسلامي بحبل من الله وحبل من الناس وكو مروف تعاملي على قلاكرا وكو مروف تعاملي على قلاكرا هم حقو ما فيك خويا بيدرا اصلا لما دينا كاتي خوي دوله مدري كاسبون دولتش دوله بيغمبري خو عليه الصلاه والسلام درنك لا نتا خيانه يا كرهولا انا بيغمبري خو عليه الصلاه والسلام شهيدك لخيبر درنك لا نتاوي مؤامره كردو لقل قريش كان الريكوتن لغزو احزاب ولا سنين غزوات تراتاوي ك مسلمان لنا بلان بدرجاي تاريخ ام شعب بيزراو لنا هم امتكانه بابد ما بيج ميلاد ورسيت كل قرني هشتا القرني هشتي بيج ميلاد زانا اشوريا كان شي كردو بيهود تواوي معابد ودور شويني خوا برستي يهودا لحرشي منطقي خويانا روخي راو در كرانو سركونا كران بون ببرتوازترين ملت لقرني حوتي بيج ميلاد فراعينا كان مزانا شيء كردو بيهود أقول وجود بلا سر آثار يهود نادشتو لقرني شيء بيج ميلاد مزانا بابليا كان شيء كردو بيهود أصلا حرب ولاتي دولتي أورشليم يعني هلا نابردو حرب كتايا بينا وبيهود وباكيا كردونتو أول ما بو بلا ولاتي خويان أورشليم ومنطقة كان هنا يعني بوبان لو جودوي بزندان وبعذاب دان زور ميزوري هلا نابردو أوجي كما وهربت زيوا يهودي بو همو تمانا هروا وهربت زيو فيزيجيا دوایەوە دوای قەڕنی شەشی پێش میلاد لە قەرنی پێنجی پێش میلاد یەک تۆز نەفەسیان داویش بەوەی فارسەکانەوە کە گەر مێژوو دەخوێنیتەوە هەمیشە کاتێ نەفەسیان داوە تۆزێ فارسەکان هاوکاریان کرد کە هاتن دیسان چیان بۆ دروستکردن معابید و دەوڵەتی ئۆرشەلیمیان معابیدەکانی وڵاتی ئۆرشەلیمیان بۆ دروستکردنەوە بەڵام دوای بەدوای ئەوە لە قەرنی چوارەما دیسان لەسەر دەستی ئەسکەندەری مەقدۆنی جارێکی تر یەهودیەکان پەرتەوازە بوو قەرنی چوارە ورد بما بيش دواي قرني سي بيش ميلاد او لقرني هشتا عاشوريا كان قرني حوتا فراعنه لقرني شاشا بابليا كان لقرني بيجا نفسي كان دابا لقرني شوارع اسكندريه كان ورنا قرني سيا بزانا يونانيا كان شي بيكردو ورود بمولاي قرني دو بزانا حاكم ادريان توابي توراة كان يستاندو اوي كما وارهم بدزيو بو يستاش بۆ یەهود گوێ بەو تەوراتانەدا لەژێر خاکان دۆزێتەوە لەبەرەوە تاکە نەفەسە مابێتە لایەن چونکە بە درێژایی تاریخ تەوراتەکانیان سوتێنراون و لەناوبراون سوبحان الله و کاتەی موسڵمانان چوونە خەیبەر کەوکو بۆم باس کردی هۆکاری دەرکردیان لە خەیبەر چی بوو هەموو تەوراتەکانیان دانەوە هەموو تەوراتەکانیان دانەوە هیچیان لێ نەکرد تازە کاکی ئەوروپی دێ پێم دەڵێ معادات سامیە بە ئێمە دەفرۆشێتەوە خۆی بیری چووە چی کردو بە یەهود بیری چۆ کە تیتۆسی ئیمپراتۆریەتی ڕۆمانی چی کرد لە یەهود کە هەرچی دەوڵەتی هەرچی سیستەم و حکومڕانی هەرچی بەشەر و نەفسی یەهودیە لە عالەمی ئیسلامیە تەفرەت و نایکرد و نەیهێشت کۆتایی پێهێنان و هەموویانی کوشت بیری چۆتەوە کە لە قەرنی یەکی پێش میلاد دیسان جارێکی تر عالەمی ئەوروپا چی پێکرد بیری چۆ ئیسپانیا چی پێکرد بیری چۆ ئەمریکا چی پێکرد بیری چۆ تەواوی وڵاتانی تر چیان کردو بە عالەمی یەهود هەرگیزا و هەرگیز یەهود لەگەڵ عالەمی غەربان نەژیاوە و نەیکراوە تۆ زانی لە قەرنی سیانزەیە هەرچی یەهودە لە ئینگلیس دەرکرا یەک دانیان نەهێشتن چکە ئەمزانی ئەم جوڵخومە سەرەتانیە تا هەبێ زوڵم مستەمەکرێن تا هەبێ شعبەکانی خۆیان لە ناون و ئەمان اقتصاد و مادەگرنە دەست وەکو نازیەکانیان و کە لێرە پرسی بۆ ئاکەن لە یەهودیان و ئەوانە ڕەمزی بەدوهاتنی ئێمە
هەرچی ملک و سامانە خۆیان ئەیبەن و ئێمەش فەوتان وێستاش لە عالەمی ئەمریکا و دیفاعی لە یەهود دەکرێت لە بەرخاتریەوەی چونکە دوو بەشن یا بەشی قیادی و مادیەکە کە بەدەست یەهودە بەشەکەی تری خەڵکەکەی ناوێری قسە بکەین ئەو تەقریرە ژێربەژێرانی کە دەکرێت هەرمی باز لەوە دەکات لە سەتا هەفتا بۆ هەشتای خەڵک ڕقی لە یەهود لە قڕنی سازەیە لە ئینگلیز دەرکران لە قڕنی چواردەیە لە فەڕەنسا دەرکران لە قڕنی پانزەیە نەمسا هەموو یەهودی دەرکرد هەرقڕی تێخستن نابێ هەر وجودتان هەبێ حتى لە قڕنی سیانزەیە ئەدمەوە پێشەوە لە فەڕەنسا بە ئاشکرا هەر تەوراتێکیان ببینیان سووتان تەورات هەر نابێ وجودی هەبێ بە تەریخ نبینی لە وڵاتی ئیسلامی شتێکی وا کرا نبینی مسلمانە تەوراتێکی سووتان ئێستاش ئێمە ئەمرمان پێکراوە کە تەورات تەکذیبی نەکەین و تەصدیقی نەکەین بیش بینێەوە کۆی کە کتێبێک و قەڵەم شتین و نووسراوە دایانێن نەڕێزی هەیە نەبێ ڕێزی پێک چکە نازانین چەندێکی وحی و چەندێ ئەکرێ شتێکی تیابێ کەلیمەیەکی تیابێ وحی بێ لەبەرەو کەلیمە و دوو کەلیمە کە ئەکرێ هەبێ ناتوانین بێ دەبێکی بەرامبەر تەورات بە درێژایی تاریخ لە عالەمی ئیسلامیان نابێ کەچی ئەو فەڕەنسایی کە ئیدعا دەکا و ئەمریکایە کە خۆی جێی نەکردنەوە کاتی خۆی ئینگلیز کە وعدی بەلفۆری دا بەدەستیان خۆی لە قڕنی سیانزەیە دەری کردن نەمسا لە قڕنی پانزەیە دەری کردن ئەڵمانیا بزانە نازیەکان چی کردووە بە یەهودیەکە بزانە لە قڕنی حەڤەیە ئەڵمانیا هێشتی یەک یەهود ناو ئەڵمانیا بێت و بڕوە دەری کردن بە هەمان شێواز دیسان لە ئیسپانیا لە قڕنی حەڤەیە وتیان نابێ ئێوە وجودتان هەبێ هەموویانیان دەرکردەوە پێشەوەی چەندین جارەوە پێش دەرکراون بەڵام داهاتنەوە دەردەکران لە قڕنی 16 دیسان لە ئەڵمانیا دەرکران لە قڕنی 19 هەر مەپرسەچیان لە قڕنی 20 هەر مەپرسەچیان پێکرد لە هۆڵندا لە لەمسا وڵات نییە لە عالەمی ئەوروپایە ظڵم تەورات سووتان یەهود سووتاندن هەر بە جوملەیان گرتنەوە یان سووتاندن بەرامبەر یەهود نەکرا تازە دێی پێم دەڵێ زوڵم لە یەهود دەکرێت تازە دێی بۆم باس دەکری کە یەهود حەقی هەیە بۆ لە وڵاتی خۆتا جێت نەکردەوە میوانێکی سەرەتانت هێناوەتە ناوماڵی ئێمە زوڵم مستەمەکە بە کەیفی خۆی مناڵ و گەورە و بچووک و ئافرەت ئەوەی بیەوێ بە سووتان و بە زوڵم و بەستەمەیکە ئەتێ ئێمەش دەستخۆشی لێت بۆیە ئەزیزانم کێشمەکێشمی یەهود زیاترە لە وڵاتی ئیسرائیل کێشمەکێشمی یەهود زیاترە لە بابەتێکی سیاسی بابەتێکی عێرقیە وعدی خوایە هەمیشە بە سەرکۆنەکراوی بە ترس و لەرزەوە بە خۆفەوە بە دەربەدەری بە سووتی و زەلیلیەشی هەتا ئێستاش بەڕۆ بزانە یەهودیەکانی ئیسرائیل لیانە پرسی گەورەترین ومێت چێڵەوەیە کە بتوانین دەوڵەتی ئیسرائیل ببینە سەر و 100 ساڵ بە ئیسراحەت کوێی دابنیشی یەکێک لە باحثە یەهودیەکانە برای بنیامین تەقریرێکی نووسیوە لە پێش 800 بۆ 900 ساڵ لەمەو پێش باسی یەهود دەکات کە لە عالەمی ئەوروپا و لە وڵاتانە ژیان کەڵێ ملیۆنێک و نیو تقریبا عینی عادەت ئێستا لە عالەمی ئەوروپا و هێزای نەکرد تۆ دەزانی لە قەرنی 20 لە 183 یەهودیەکان لە ئەوروپایە بوون کارچی دوای ئەوە لە خلالی قەرنێکە بوون بە لە 109 یەهود لەوێ بۆچی خاطری جیان نابێتە لە عالەمی ئەوروپا هەموو عالەمی ئەوروپا دەزانن یەهود کاتێکە دێ یەکەمیشیانەوەی اقتصادەکە لەدەست جارە شەڕانەوە بۆ اقتصاد لە زمانی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام پێشەوەیش لە مەدینە شەڕیان نابوو لە بینی ئەوس و خەزرەج خۆیان سیلاحیان دروست دەکردیان فرۆش کە ئێستاش عینی تەمثیلەکە دەزانن عالەمی ئەوروپا چاک لەوە تێگەشتەوە یەهود لە هەر شوێنێکا بێ مڵکە گرێتە دەست دژایەتی خەڵکەکە و بە سوکزانیی خەڵکەکە ستەمەکە و زوڵمەکە خۆیان پێش عەبدوڵڵاهی موختار یعنی ئەمە شتێکە بڕاوەتەوە یەهود وەکو بەئاشکرا ڕئیس وزەرای ئیسرائیل وتی ئێمە کێشمان لەگەڵ کۆمەڵی خەڵکین کە حیواناتی بەشەرین لە چەندین شوێنە لە چەندین جێگەیە حسابی خەڵک وەکو حیوان دەکەن نەک شعبی فەلەستین تەواوی شوعبەکانی تر تەواوی ئەدیانەکانی تر تەواوی مەذاهیبەکانی تر بە حیوان بە ئاژەڵ خۆشیان بە شعب الله المختار واتفاقی ڕئیسی سەراسەریان لەگەڵ ئیبلیس و ئەتباعی ئیبلیس هەیە وەکو لە عهدی
جديدة لكتێبەکانی نەساڕای هاتووە کە لە خۆ نییە مەسیح پێی وتونی ئەوەی ئیبلیسن ئەولادی ئیبلیسن نەسلی ئیبلیسن لیباسی ئیبلیسن ئێستاش عینی قسە لەژێر منظمات ئیرهابیە ماسۆنیەکانیانەوە تەواوی اتفاق ڕێکەوتنیان لەگەڵ ئیبلیس و عالەمی ئیبلیس و جنە و لەگەڵ جنی بەشەریە هەیە ئەوەش بۆ تەوەکاری ئەوەی کە و جرفۆمە سەرەتانیە بخرێتە ناو عالەمی ئیسلامیەوە کە هەمیشە ژەرەمێنێ خۆی پەروەردگار وەکو عەذابدانێک تا ئەوەی ڕوون بێتەوە کێ مسلمانی ڕاستەقینەیە و کێش منافقە خۆی پەروەردگار زۆرێک لە بەڵاکان زۆرێک لە مەشاکیلەکان وەکو سنەتی خۆی هەڵناگرێ هێڵێتەوە بۆ تاقیکردنەوەی ابتیلای ئەکرێ بە شەرێکە بێ قەت نەخۆش نەکەوێ ئەکرێ عایلەیەکە بێ قەت یەشیتیانەوێ ئەکرێ مرۆڤ هەیە کە ناڕەحەتی نەیە بەسەرێ ناکرێ کەتە وڵاتی ئیسلامیش هەمیشە بە درێژایی تاریخ خۆی پەروەردگار جرثومەیەکی سەرەتانی لە بەرامبەرە داناوە تا ئەوەی موقیفی ئیمانداران لە بەرامبەریانە دەرکەن کە ئەمەد زانی عالەمی ئەوروپا ئەوە جوڵاوەتەوە لەگەڵ عالەمی یەهودا ئیتر بە هیچ شێوازێک ئەوێ سەرگەرم بوو شەرمن بی لەوەی کە موقیفێکی جوانت ئەبێ دەربارەی شعبی ئیسلامی دژی دەوڵەتی یەهود وەناش بێ بەخەڵەتی بوو لافو گەزازی کە ئێستا عالەمی ئەوروپا لێی دەدا دەربارەی یەهود سەر سەختترین کەس لەگەڵ یەهودا ستەمکارترین کەس لەگەڵ یەهودا عالەمی ئەوروپا خۆی بوو کە من قەترەیەکم بۆ باسکردی لە مەترەیە کە من حسابم کردو سەرژمێری ئەچێتە نزیکەی 20 ملیۆن 20 ملیۆن یەهودی دەستی عالەمی ئەوروپایە لە چەرخە جیاوازەکان کوژرا 20 ملیۆن یەهودی دوای میلادەوە پێش میلاد باس ناکەم بەس لە لای نازیەکان 6 ملیۆنیان لەناوچوو دەیبزانە عالەمی ئیسلامی بە تاریخ چی لێ کرد دەری کردو ئەوەی کەسێکی کوشتی بێ کوژراوەت شەڕی کردبێ لەگەڵ یاکرا داژنیشتی بێ وەکو بەشەرێک وەکو بەشەرێ معاملەی لەگەڵا کرد ئەما تۆ میوانی لەناو ماڵەکەی هەستەمەکەی زوڵمەکەی خیانەتەکەی لەلێ قوبڵ ناکەی تۆتەی عالەمی ئیسلامی چی بکە ئەو دڕندەیی ئێستای عالەمی یەهود تەنها ئەو کارەکەی مسلمانان بەنەرم بوون مێرەبان بوون بەسۆز بوون بۆیە هەڵیان قۆستێتەوە هێناگەر وەکو وڵاتانی تر وەکو شعبەکانی تر وەکو دیانەکانی تر بجوڵانێتەوە لەگەڵ یەهودا ئەو کاتە یەهود نەیەتوانی وا بکە خۆشی چاکەوە زانێکە لە هیچ زمانێکە لە هیچ شوێنێکە جێنەوە دویلا لە وڵاتانی عەرەبیانە بێ گەورەترین بەڵگەش حالی ئێستایە بۆ چەند جار هەوڵیاندا دەوڵەت دروستکە لە عالەمی ئەوروپایە نەیانهێشت بۆ پێشەوەی وعدی بەلفۆڕ ڕوو بدا ئایا نازانی یەهود اختیاریانەوە نەبوو کە لەو مەنتیقا بێ ئیجباری بوو وەکو زۆرێک لە یەهودیەکانە دوایەوە بە چەندین مەراحل گەشتنەوە کە باشترین شوێن بۆوان ئەوەیە چکە هەندێک نوسوسیان هێنا و پێیان کرد کە ئێمە هەرەوەی و حەقیقمان هەن وە سەرەتاش کە پێیان دراوە پێیان درا کە حەقیان بەسەر خودس و شوێنە مقدەسانەوە نەوێت تاوەی یەکێک نەڵێ ئاخر لەبەرەوە پێیان دراوە کە ئەو منتیقە مقدەس ناوە لەو سوچادان ڕێقی وەسەر و شوێنە بەڵام دوایی تا بێ زوڵم وستەم وا تا عالەمی ئیسلامیش نەرم بێ حتا بەم شێوازە خیتابی دیبلۆماسی بدا لەگەڵ عالەمی یەهودا ئەو وڵاتە چی